بە کوژاندنەوەی گوڵۆپێک خزمەتێکی گەورە بە ژینگە گەێنین کاتیەوە هاتوو کە بەرپرسیارانە بەرامبەر بە ژینگە مامەڵە بکەین بە پێچەوانەوە ژینگە ئەرکەکانی خۆی بەجێ نایەنێ بەرامبەرمان و خۆشگوزەرانی و تەندروستی سەرجەممان پێکەوە کەوێتە مەترسیەوە. جهر بهزێکە بەسەوە کات کە ئەڵێ هیچ شتێک بەبێ ژەهر نییەوە هەموو شتێکی لەگەڵ ژەهرایە. چالاکی کاتژمێری زەوی چالاکیکی جیهانیە و ساڵانە ئەم چالاکی ئەنجام مەدرێت لە ئەخیر لە کۆتا شەممەی مانگی ئازارە هەموو ساڵێک ئەم چالاکی ئەنجام مەدرێت لە وڵاتە جیاجاکانە و چەندین شوێن بەشدارە بن. چالاکی کاتژمێری زەوی تەنیا ئەوە نیە بڵێن گڵۆب بژێنینەوە بەڵکو وەکو ڕێزێکە بۆ زەوی و ڕێزگرتنە لە زەوی بە کەمکردنەوەی ئەو سوتەمەنیانی بەکارهێنین بۆ بەدەستهێنانی کارەبا. پێشانگەیە حەزمان کردە بە یارمەتی هاوڕێکانمان و مامۆستاکانمان زۆر ئەقسامی تایە ئەقسام تەخلیەی تایە ئەقسامی تایە لەسەر فحوسات ئەسنان و هەمان شعانە ئەقسام فەنی تایە و ئەقسامشی تایە ڕوونی ئەکاتەوە بۆمان شوێن ئاگادار ددانمان بین و پاکیکەینەوە. ئەم ڕۆژی تەندروستی دان و دەما ئیتر هەموو جۆرە شتێک هەیە مۆسیقا وێنە کتێب لە ناحیە تەندروستیەوە ئەم معلوماتانە ئەبێت تەلەبەبی زانین خاستەن ئێمە یعنی لە بەشی تەندروستی ئەو شتانەین تەلەبەی سەیدەلە و تبەستان ئەبێ ئەم شتانە بزانین ئێمە ئیتر سوودی بۆ خۆمان هەیە بۆ خەڵکیش هەیە. ئەم سینەم فیلم گروپەکە جوانên Rojavayê Kurdistanê berîniha sînem film hebû çend berhemin bi zimanê Kurdî hatibûn çêkirin filmin ji wê demê derhiner mamoste şêr û hindê bû me xwest em vê projê nû ji nû ve dest pê bikin bi taybet niha nav destê me de sê filmên belge filmên hene bi zimanê erebî yek ji wan jinên dema tariyê wê demek nêzik de li ser ekranê televîzyonek erebî were weşandin filme dilwajî navî El Muxtarê xelata Enstitûta Ceng û Aştiyê ya Amerîkî wergirtiye. شورشات منطقه ده گلدار که تاوی گوگل لک بویرن و چیروکی نوف خاره دانه چیکرنجی بس جمله کی وقت تکنیکی گل لک نگاتیف گل لکی ملی سلبی تاثیر آخر کرد. دوی دکومنتی گون هات ویدم میدم تیدا کار دکن ام خوازن هم بویر چیروک که خورد کاربن تکنیک که خورد ام پبنا هنادن ام کاربن داخل سر آستا که اگر منطقه ده ما بی اگر سر مستوى جهانی ام کاربن تشتکی درخن. چه در علیه گانی بکره